دیارە ساڵانە و پێشنگانە دەکرێنەوە لە شارەکان بۆ خەڵکی زۆر سوودمەند دەبێلی شتێکی باشە بەردەوام هەبێ ئەو پێشنگانە بۆ کتێب بۆ دەستخۆشیمان لە ستافی کتێبخانەی ڕانیە دەکەین بۆ ئەرکوماندووبوونی چێشاوەتی لەگەڵ ئەو خەڵکە شتێکی باشە ئێمە سوودمان لێبینیوە سەردانمان کردو زۆر جاری کە شاتوون و ئەو کتێبە ویستمان و دڵخوازی خۆمان بووە بەردەست بۆ کڕیمانە شتێکی باشە لە بەروی گەنجەکانی ئێمە ئەوەندەی خەریکی تەکنەلۆژیان ئەگە شتێکی وایە بێ سەرقاڵتر دەبن بە کتێبەوە کتێب بخوێنەوە سوودی زیاترە لەوەی بە مۆبایل و بە تەکنەلۆژیا خەریک بێت دوێنێ کە ڕاگەیەندرا و پیشەنگا لێرە دەکرێتەوە بۆ خۆی لە دوێنێەوە ئامادە باشی دەربڕیوە منش پاڵپشتی بوومە دیارە خوێنکارە لە پاڵ خوێندنەکەی حەزیشی زۆر لە کتێبە و کۆمەڵە کتێبی کەی باششم بۆ کڕیوە بۆم بەردەست بستووە ئەو ساڵ هاوینێش سەردانی پێ ئەوەکانم کردو کتێبخانەکان بەردەوام کتێبم بۆ وەرگرتووە بەردەوامیش خوێنەر بووینە کچەکی کەشمێویش ئەوڕۆ دەرفەت نەبوو لەبەرەوەی قوتابیە لەبەر مەکتەبەکەی نەیتوانی بێ بەڵێ ئەوە هەر ئەوە ئادابەکانە بۆم کڕی و دەدانەی تێدا بەردەستە بۆ کچەچکەم هەیە گچکەترە لەوەی پێشنگەکەمان تاکو هەفتەیەک لێرەدا دەخوێنێ کۆمەڵێک دەستگای باش لەگەڵ ئێمەدا بەشدارە دەستگای تەفسیرە کۆمەڵێک کتێبەکانی ڕەهەند و فام و فێربوون و ئەدیبان لەگەڵ ئێمەدا بەشدارن دیارە ئەم پێشنگەیە لە چاو پێشنگەکانی ساڵی ڕابردوو جیاوازێکی زۆر زۆری هەیە ئەم پێشنگەیە داشکانەکانی زۆر زیاترە نزیکەی داشکانەکانی پارمان نزیکەی سەڵاسی وەڵامی ئەم ساڵ نزیکەی 170 بۆ 180 دەڕوە بۆ نمونە کتێبی وای تێدایە نرخی خۆی 40,000 دوای داشکان دەبێتە 12,000 بێگومان ئەمەش داشکانێکی زۆر گونجاو و باشە نزیکەی هەفتەیەک لێردا بەردەوام دەبین و پاشان لە شوێنەکانی کەدا درێژە بە پێشانگای خۆمان دەدەین ژمارەی ناونیشانەکانمان نزیکەی 500 ناونیشان دەبێت کۆمەڵک ناونیشانی زۆر باشمان هەیە بابەتی ئاینی و مێژووی و زانستی و ڕۆمان و دیوانی ئەدەبی و شعری و کۆمەڵک بابەتی دەرونی و پەروەردەییدا لێردا بەردەستن ئەم پێشانگایە بە شێوازێک کتێبەکان داشکاندنێکی زۆر بەرچاوی بۆ کراوە زۆر هەرزان کراوە کە نرخی سەرجەم کتێبەکان لە نێوان 1000 بۆ 4000 و پێشانگاکەمان زۆربەی بوارەکانی کتێبەگرێتەوە وەکو بواری دەرونی مێژووی ئاینی بیرەوەری یاداشت لەگەڵ بوارە زانستیەکانە کتێبی کارەبایی تایە کتێبی هەندەسی تایە کتێبی هەنیە لە بواری زانستی تری تایە وەکو بازرگانی ئەلکترۆنی وەکو کتێبی دارایی گشتی وەکو ژمێریاری و ئەم پێشانگە گرنگەکەی لەوایە کە هەموو ئەو کتێبانە کۆکراوەتەوە و ئەو داشکانە بەو شێوازە بەرچاوە کراوە کە نرخی هەنیە لە کتێبەکان هەنرخی سەری بەرگ و شتەکەی داشکان بە شێوازێکە کە داشکانی 170 دەگرێتەوە هەموو جارێ لە دوای نیوەڕوانەوە هەتاوەکو ئێوارە پێشوازێکی زۆر باشی لێکێ ئەوش لەبەر ئەوەی کتێبەکانمان هەمەڕەنگە و هەموو بوارەکان لەخۆوەگرێت یان ئەگەر خوێنەرێک بێت بە بێ کتێب ناگەڕێتەوە چونکە لە هەر بوارێکە ئەو بخوێنێتەوە ئەو کتێبەی لای ئێمە دەسەکەوێت ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بەشداری و پێشانگایمان کردووە کابوونی و پێشانگایانە دەرفەتێکی باشە بە خوێندکاران بۆ ئەوی سوود لە کتابەکان و سەرچاوەکانی کتێبەکانەوە وەربگرین کاتێک پێویستمان بە سەرچاوە و زانیاری هەبێت ڕووبکەینەوە پێشانگایانە و کە سوودی زیاتر لێ وەربگرین. شتێکی زۆر باشە
هەبوونی و پێشانگەیانە هەتا زیاتر بێت داواکاریمان زیاتر یعنی هەبوونی و پێشانگەیانە زیاتر بکرێتەوە زیاتر گرنگی بە ئەو پێشانگای کتێب بێ وەکو سەرچاوێک بۆ زانیاری خوێندکاران زیاتر.